شەشەمین دیداری سلێمانی لە زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی بۆ ماوەی 2 ڕۆژ بەڕێوە چوو کە تێیدا بە مەبەستی چارەسەرکردنی کێشە سیاسی و ئابووریەکان چەندین پانێڵ و گفتوگۆی لەخۆ گرتبوو. دیداری سلێمانی پێک دێت لە زنجیرە پانێڵێک لەلایەن سیاسەتمەداران و شارەزایانەوە لە هەرێمی کوردستان و عێراق و جیهان بۆ تاوتوێکردنی کێشە هەنووکەییەکانی ناوچەکە و دیداری ئەم ساڵیش بە ناونیشانی عێراق و دراوسێکانی بەرەو سیستەمێکی نوێی هەرێمی بەڕێوە چوو. لە دیداری سلێمانیدا باز لە دۆخی ئاسایش و سەقامگیری عێراق کرا لە قۆناغی دوای داعش. هێشتا شانەی نووسوو هەیە لە ناوچەکە، بۆیە ئێمە ڕاهێنان بە هێزە عێراقیەکان و پێشمەرگەکان دەکەین. هەروەها بابەتی سەقامگیری هەیە بۆ ڕێگەگرتن لەسەر هەڵدانەوەی داعش. هەروەها ئەوەش بەرپرسیارەتی حکوومەتی عێراقا بە هاریکاری لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ گەڕانەوەی 1.8 ملیۆن ئاواری ناوخۆ بۆ ناوچەکانیان کە پێویستی بە ئاسایش و نەهێشتنی چەکدارە ناڕێکخراوەکان کە لەژێر کۆنتڕۆڵی وڵات دانین تاکو لەو ناوچانە دەربچن. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەتوانێت بەردەوام بێت لە هاوکاریکردنی حکوومەتی عێراق لە هەوڵەکانی بۆ سەقامگیرکردنەوەی ئەو ناوچانە، بەڵام لە کۆتاییدا هیواخوازین و چاوەڕێی عێراقی هاوکارمانین بۆ زاڵبوون بەسەر ئەو ئاستەنگانەدا. ئامادەبووانی دیداری سلێمانی ڕاو سەرنجی خۆیان لەسەر چالاکیەکە خستە ڕوو. تێیدا باسی کێشە دیارەکانی ساڵەکرێت، هەموو ساڵێک بابەتێکی دیاریکراو هەیە کە باسی لەسەرکرێت و چارەسەری بۆ بدۆزرێتەوە، بە تەکید گرنگی خۆی هەیە و ئەم ساڵیش بابەتی سەرەکی بریتیە لە باسکردنی کێشەی دوای داعش و هەروەها پەیوەندی عێراق و کوردستان لەگەڵ ناوچەکانی دەوروبەریان. منیش وەکو ئامادەبوویەک ئەمڕۆ لێرە بەشدارم و گرنگێکی خۆی هەیە بە بینینی سیاسیەکان لە نزیکە و تاوتێکردن و هەنی کێشە هەیە کە نەیان بیستووە باسی ئەەکەی لەگەڵیانە چارەسەرێکیان بۆ بدۆزیتەوە. ئەوەی کە من ئەمڕۆکو ئامادەبوویەک لە دیداری سلێمانی هەستم پێ کرد ئەوە بوو کە هەموو ئەو خاڵانەی کە باسکران سەرەتا بە تەشخیصکردنی ئەو کێشانەی کە ئێستا ڕوبەڕووی عێراق بێتەوە و پاشان دانانی چارەسەر و سڵوشن بۆ ئەو کێشانە. لە نێو ئامادەبووانی دیداری سلێمانیدا لەسەر ئاستێکی باڵا کاربەدەستانی حکوومەت بەشدار بووبوون، وەک سەرۆکۆماری عێراق، جێگری سەرۆکوەزیرانی کوردستان، وەزیری کارەبا و وەزیری پەروەردەی عێراق، ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.